هەڕیان لەم ویدیۆدا دێن فانکشن دروست دەکەین بۆی بتوانین هەرێک لەم داتانە داخلکەین وەکو لە ویددیوکە پێشتردا چیمان کرد ئۆبجکتمان دروست کرد و وەروە داتاوانم بداخل کرد لە بۆ ئۆبجکتی ڕەنگە سێریکە ئێستا گەر ئۆبجکتی زۆرمان هەبا بۆ منە ئستی 2 3 4 گریمان سە قوتابیمان هەبا هەرێک لەوانە دەبی خۆمان نەیمەکەیان لە بۆ دیاری بکەین و لە پاشان تەمەنەکەیان لە بۆ دیاریکەین و لە پاشان تەبیان بکەین بزانە کانیشتێکی بڵن کارێکی قورسە لە بۆ هەندێکی شەکەمان بخۆمان ئاسان بکەین دینچی دەکەین فەکشن بەکاردەهێنین باشە لە بۆ بەکارانی فەکشنیش بە شازە دەین فەکشن بەکاردەهێنین بۆ منە فەکشن دروست دەکەین فەکشنێک دروست دەکەم لە بۆ پێدانی داتە داخلکردن ڕاستەخۆ بەکارێنی فەکشنە یاریدنە بۆ منە سێت دیرە باشە لە پاشاندا دێنچی دەکەم پارامیتەری دەدەمێ پارامیتەری یەکەم لە بەرەوەی لە بۆ نیم و ئەیجی پێویستە داداکان داخلکەم پارامیتەری یەکەم دەبێت سترینگ بێ مطابقی نەیمەکە بێت بۆیە ناویدەدەنێن بۆ منە ئەویش با نەیم بێت یاخود ئێن بێت هەر ناوێک بێت بە شێوازە ئەو ئاسانکاری ئێن دەنووسم بە کورتی وە لە پاشاندا ئینتی ئەیچ دەکەم یاخود تەنها دەنووسم ئەی بەو شێوازەم ئێستا کام فانکشنم دروست کرد بۆ زۆرەکەی بە بڵێن بۆیدا چکە پێویستم پێنی شتە بگەڕێنەوە باش چی دەکەم ئێستا با بڵێن من دەمەوێت کاتێک کە بۆم فانکشنم بەکارهێنا ئارگومنتم دایێ ئەو داتانەی کەوا داخلی دەکەم ئارگومنتی یەکەم کەوا ئێنە بچێ ئەم نرخە لە بۆ نیم بچێ وەکو وایە نرخم دابێت بە پراپرتی نیم وەروها لە بۆ ئەیەکەش لە بۆ ئەیجەکەی داخل ببی کەواتە دەبی ئەساینی ئەو نرخانە بکەم بۆیە دەڵێم داخلی با بڵێن پراپرتی ئاکشل پراپرتەکە دەبم کەوا نەیمە یەکەمیان دەنووسم نیم یەکسانە بچی بە ئێن واتە ئەوە ئەساینی ئێنم کرد لە بۆ ناو نەیمی واتە نرخی ئێنمدا ئێنەکەمدا بنێم وە لە پاشاندا دەڵێم یەکسانە بە ئەی بە هەمان شێواز لە بۆ ئەیجەکەش ئەم کردارە ئەنجام دەدەم کەواتە ئێستاکە گەربێت و بەکاری بهێنم باشە ئێستا پێویست ناکە ڕاستە ئەو دوو لاینە نووسم شەکە ماسانتر دەبێت بەرەبەر لاینکم دەبێتەوە بۆ بەکارێنی فەنکشن شتەکان ئاسانترە چکە تۆ یەک جار لێرە فەنکشنە لێرە دەینوسی بە شێوازە چەندین جار بەکاری بێنی و کۆڵی بکەیت کاتەوە ئاسانکارێکی بۆ کردی بۆیە دەنووسم st1 و لە پاشان بزانە فەنکشنەکەشم پێدا فەنکشنێکی هەیە سێت داتا و لە پاشان گەلە بیرت بێ ئەم فەنکشنە ئێستاکە لەبەرەوەی پێویستی بە ئارگومنتە چکە لە دوو پارامتر داێ ئارگومنتی یەکەم بۆ نرخەکە دەنووسم یەکە زۆر شێوازە یاخود شتێک بێت 20 ئەفۆن دانا ئێستا هەڵەیەکم هەیە لەبەرەوەی ئەو داتا تایپی ئێرە مطابق نییە لەگەر ئێرە باشە با چایکەینەوە هەڵەیەک بوو ئێراندا بامەشلادم ئەستا سەریکەم ڕگومانی ئێڕەکەنەوە کێشێک نییە لێرەندا کاتێکەمە فۆنکشنە لێرە بەکاردەهێنی واتە لە بۆ ئابجکتی واتە کەسێت داتا لێرە بێکەسمدایە واتە پێکەس بڕۆ لە شوێنی ئێرە و ئەو بێکەسەکە چوو ئێرە ئەو ئارگومنت چوشینە پارامتەری نرخەکەی ئێنی ئەو کات بێکەس داخل لە بۆ نەیمەکەی و وەروها بیستەکەش بە هەمان شێوە لە بۆ ئایەکەی و لە پاشان لە بۆ ئایجەکەی بۆیە ئێستا وەکوە نرخم دابێتێ بۆ ئێستا کرێت و بەکاری بێنم گرێستا ئەمە بەکار بێنیم ڕام بکەم هەمان ئەنجامی پێشتر داتێ کەواستی نەیمەکە بێگەسە و ئەیجەکەش بیستە بە شێوازە باشە بەڵام گەشتێری بکەین لێرە ئێستا کەیشێکی تریشمان هەیە من لێرەدا دوو لاین کەوتی ترم نووسی دووسیاوتی تر لە بەرەوەی ئەتاوەکو و پراپردەکان بڵێن تا باکەم ئەو ئەزانیارانەی کەەوە هەیە باشە لە بۆچی وا بکەم بە دەگەر چەندەها ئۆبجکتی ترم هەبا بزانە ئیشەکەم دووارە قڕستر دەبێت بۆیە کارەکە لە خۆماسان دەکەم دووبارە دەم فانکشنێکی دروست دەکەم بۆ نە فانکشن دروست دەکەم تەنها لە بۆ دیسپلی داتا لێ ناوێ دەنێم دیسپلی دیرا و لە پاشان دێم چی دەکەم فۆکشنە پێویستم بە پارامیتەر نییە بۆی دەڵێم سیاوتی دەکەم سیاوتی چی دەکەم سیاوتی هەرێکە لە نەیموانە دەکەم بۆ دەڵێم بۆ منە نیم بۆ شێوازە و لە پاشان سیاوت سیاوتی ئەیجش بکەین بۆ شێوازە ئێستاکە بەکار بەهێنا بۆیە لە پاش دروستکردنی ئەوە ئێستا هیچ پێویست ناکە ئەم دوڵینە بنووسم ڕاستەخۆ زۆر بە ئاسانی گەرمەوەی داتایەکان تەبا بکەم پیشانی بدەمەوە دەنووسم st1
دوت ولا پاشان بزانە فانکشن پێ دەڵێ دوو فانکشن هەیە دیسپلی داتا و set data و set data بڵێن دیسپلی داتا هەڵبژێرم و لە پاشاندا ئەگەداربا لە بڕێ فانکشنە نابێت دەکوانە لە بریکەی بێگوانەکان لە بریکەی ئاڕێکی قشتت پێ دەدات دەبێ بنووسی لەبڕێ فانکشنە مێثۆدا یاخود behavior بەڵێ ئەم پێی دەگوترێت فانکشن behavior یاخود مێثۆدی ئەم کلاسە کلاسی student بۆ ئێستا گەر بێت و بڵێن ڕەنی بکەین ئێستا هەمان شتم لەوە دەکە کەوا دەتاکارم تەما دەکات زۆر بە ئاسانی نێمەکە و وەروەها ئەیجەکە یەک لە دوای یەک باش ئێستا با بین بۆ نمونە من دەمەی ئۆبجێکتێکتر دروستکە زیاتر لە ئۆبجێکتێکم هەیە دەتوانم بەچەند ڕێگا بێگومان شتێکم لەبەرەوەی ئێستا هەمان داتن تایپن لەبەر با بڵین هەمان دات تایپیان هەیەکەوە ویستە دۆرەکەی ستودنتە ئەتوانم لە تەنیشیاک ئێستی دووش لێرە بنووسم و لە کۆتاییدا دووبارە لێرە نرخی بدەمە یاخود دەتوانم بە جودا بنووسم بۆ ئەوی سێم دروست بکەم student st3 بۆ شێوازە ئەتوانم ئەوەی سێم ئۆبجێکتی سێم دروست بکەم لێرانە بزانە هەڵەیەکم هەیە ئەکدار بەڵێنەکەی بزانە سپێڵ مەڵەکە لە برەکەی سێسنتیڤە ئێستا ئۆبجێکتی سێمیشم دروست کرد بزانە بەکەی فۆتا کام شێوازت دەبێت و لێراندا بابین بۆم لە بۆ ئێستی دووی set data چەند باسانی تۆم داتا داخل بکەم ناک جاک ئەحمد هەر کەسێک بێ سی بۆ شێوازە و لێرەدا بەبێن دەتاکانی کاگە ئەحمەدیش تەواو بکەین display data بۆ شێوازە و بڵێن پرۆگرامەکەمان ڕۆن بکەین وەکوی دەبیرێن ئێستاکە بەو شێوازە هەرێک لە بزانە هەڵەیەکم هەبووە لەبیرم کرد ئەمە بگۆڕم بۆ st2 قوتابی دووەمە st2 studenti دووەمە بەڵێگوان ئێستاکە گەر ڕەنێ بکەینەوە ئێستاکە تاو ئەحمەد وەروها تەمانەکەی سیە لێرەندا ئێمە فانکشنەکانمان بەکارهێنا و بزانات چەند سوودی هەبوو لەبۆ ئەوەی کۆدەکەمەکەم کاتەوە چکە ئۆبجێکتی زیاترمان نەبێت وەشتەکە ناڕێکترە بەڕاستی لەناو مین شتەکان بکەی سیا و توێرێک لەوانە تۆ کلاسەکە تێتوان سوودی زۆر باشی لێ بەو شێوازە باشە ئێمە کاتێک کە فانکشن دەنووسین لە بۆ کلاسەکەمان دەتوانین بە دوو ڕێگا فانکشنەکان شوێنەکەیان بنووسین شوێنی فانکشنەکان ئێمەستا لە ناوەی کلاسەکە فانکشنەکەمان نووسیوە وڵا ڕێگەی تریشی دەتوانین بەکاری بێنین ئەتوانین وەکو پێشتر گەر لە بیرتان بێت کاتێک کە فانکشنمان دروست کرد من وتم لێرە دەتوانین دیکلەرێشنەکەی بنووسین با بڵێن عفۆن هێدەرەکەی یاخود دیکلەرێشنەکەی تەواوە وە لە خوارەوەدا دەهاتین لێرە هێدەرەکەی وە لە خوار بڵین یاخود نیاونیشانەکەی وە لە خوارەوەش لێراندا داتین تاوای فانکشنەکە و دیفینیشنەکەمان دەنووسی و با بڵین لاشەکەشمان لەگە دەنووسی باشە لێرانەش ڕێگەشتریشمان هەیە ئەوە کەوا دەتوانین لێرە هێدەری فانکشنەکە بنووسین بەڵام لە دەرەوە ئەو با بڵین لاشەکەی بنووسین باشە با بڵێن ڕێگەش باسکەین لانێکم بیزانن کەف خۆتانە کام شێواز بەکاردێت لە ناویان لە دەرەوە بۆ نمونە هەرێک لەمانە باوە لێ بکەین دێن چی دەکەین بابین لێراندا فانکشنێک دەنووسم بۆ نە فانکشنی set داتام هەیە ئەوانەوە هەردوو چۆمەلێکم دەنووسم set data وە لە پاشان بێگومان string n وە لە پاشان inti a بۆ شێوازە بەڵام ئەو هێدەرە ئێرە باوەفۆن ئەو لاشە ئێرە ئەو بادیەکە دێنم بۆ ئێرە چکە لێرە تەنە هێدەرەکەی دەنووسم بۆ لێراندا بۆ شێوازە ئەمە دەنووسم بەڵام گەسێریکەی لێرانەدا هەڵەیەک هەیە ئێرۆڕێک هەیە لە بەرەبەیت ئەم فانکشنە سەر بەوێندەر نییە دەڵێ name is undefined وەروها age define نەکراوە باشە وەکوە تو دیفاین نەکرد بە نیای ناسێتەوە کەوانە سەر بەو کلاسەینە لۆ لە بەرەو پێم نەوتووە لەبەر لە دەرەوەی کلاسەکەم نووسێت نیای ناسێتەوە چۆن بیناسێتەوە شتە بکەین ئەویش بە بەکارێنانی با بڵێن لێرە دەنووسم سەر بە کلاسێ دەنووسم لێرە نای کلاسەکە دەنووسم کەواستین بوو لە پاشان دەبڵ کۆڵۆن بەکاردەهێنم دەبڵ کۆڵۆن ئەو کات واتە ئەم فانکشنی set داتایە سەر بە کلاسی studentە بۆیە دیناسێتەوە هەرچەندە لە دەرەوەشە تاوایستەی کەیشێک نیە توانی بۆ شێوازە ئەو بکەین و بۆ بگەمە لە بۆ فانکشنی دوێمەی ئێستاش بە هەمان شدەنجام بدەین بۆ نمونە لێرە تەنە کۆپێکی ئەمە دەکەم لێرەندا پێیستی دەکەم بەبین ئێستا لێرە پێویستم بە چ نییە پێویستمان بۆ نییە کەەوە لاشەکە لێرە بنووسیت لە ناهێدەرە هێدەری
مەچی بوو تەنها هێدەری فانکشنەکە لێراندا دەنووسین بۆ من دەلا دەبم تەنها هێدەرەکەی دیسپڵی دێرە سەری بکەین کە دیسپڵی دێرم لێرە هەیە و بۆ شێوازە هەرێک لەو فانکشنانم توانی بەکار بەڵام ئەمەش هەمان کێشە هەیە ئەویش کەواوەیە دەبێ پێ بڵێم ئەمە سەر بە کلاسی ستودنتە ئەگەر نایناسێتەوە ئەو کات هەرێک لە نێم و ئەیجم بەکارهێناوە کێشەکە لەمەدایە کەوا نازانێت سەر بە کلاسێکە خۆسەر بە شتێکە بە ئێستاکە هەمان کاری پێشووترم بۆ دەکات ئێستاگە بێگە و پرۆگرامەکە ڕام بکەین بێگومان بە شێواز ڕەن دەبێت تۆ توانی چەندەها ئۆبجێکت دروستکەی لێرە تەنها دوو ئۆبجێکت دروستکۆ چەندەها ئۆبجێکت دروستکەی کەوا خۆت دێتەوێت مەش بە شێوازە دەتوانین فانکشن بەکاربێنین لە کلاسدا و بە دوو ڕێگە توانین بین نووسین شوێنەکەی لە ناوە و لە دەرەوەی کلاسەکە بەڵام گەر لە دەرەوەی کلاسەکە بنووسین لەبیر نەکەیکەوە دەبێت دوو کۆڵن یاخود دەبڵ کۆڵن بەکاربێنیت